ڕشمێکی زەر چاوی کەڵ ئەگەرچی نەرەمە بەڵام نیگای هێزگار گەرمە ڕوومەتی وەک بۆی بێگەر زوڵفی خاو ئەو ڕشمێکی زەر چاوی کەڵ ئەگەرچی نەرەمە بەڵام نیگای هێزگار گەرمە ئەندامی ئاواشۆ خوشەنێ وا دیارە من نەمەدیوە لەو چەشنە بەژنیاکەمە باڵای وادامێکی واتەیە ئەندامی ئاواشۆ خوشەنێ وا دیارە من چشنە بەژنیاکەمە کوڵمی گەشووە لە ملێکی وا جوان و کە جوانێکە تاک وەک فێریشتە ئەو وەسفی من زۆر درێژتە من هەرەوەندەم لە دەست دێ کە دەدوەکەوتێ پەر ئەبێ پێشکەشی کەم یەک هەناسە پڕ لە پارستن لە تاسە من هەرەوەندەم لە دەست دێ کە دەدوەکەوتێ پەر ئەبێ پێشکەشی کەم یەک هەناسە پڕ لە پارستن لە تاسە